لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 182 لوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە بەسی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر إلى الملأ من بني إسرائيل إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله. ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم والله عليم بالظالمين. بەڵێ خۆشەویستان، خۆی گەورە سوبحانه وتعالى باز لە قسەیەکی دیکە دەکات لە بەنی ئیسرائیل بە مەبەستی وەرگرتنی پند و ئامۆژگاری وەکوو خۆی گەورە سوبحانه وتعالى دەفەرمی لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب. بەڕاستی لە باسکردنی چیرۆکەکان کە لە قورئانی پیرۆز هاتیتەوە هەمووی عیبرەتی لێوەردەگیرێ، بەڵام چێ ئەو عیبرەتەی لێوەردەگریتن؟ ئولی الألباب، ئەوانەی کەوا خاوەن عەقڵن. بەڵێ خۆشەویستان، دەفەرمی ئەلەم تەڕا ئایا نەدیت وەکو باسمان کرد لە ئاەتی 243 کە خوای گەورە دەفەرمێ ئەلەم تەڕ ئیلە الەذین خەرەجوا من دیارهم، وەکو لە چەندین جێگایت کەش هاتیە کە خوای گەورە باز لە شتێکی ڕابردوو دەکا، نە پێغەمبەر دیتیتی صلی الله عليه وسلم، نە ئیمانداران هەتا ڕۆژە قیامەت، بەڵام کاتێک کە دەفەرمی ئەلەم تەڕا بەمانای ئەوەی ئەلەم تەعلەم، بەڵام عیلمێک کەوا یوفید اليەقین، کەوا یەقینی لێوەردەگیرێت لەبەرەوەی وەکو باسمان کرد کەوا بەهێزترین جێڕانەوە ئەوەیە کەوا کەسێک شتێک بجێڕیتەوە بە چای خۆی بینیبی، بەڵام کاتێکەوە خوای گەورە شتێک لۆ دەجێڕتەوە لەوەش بەهێزترەکەوە بە چای خۆت دیتیتت، لەبەرەوەی وەمەن ئەصدەق من الله حەدیثا، کەواتە ئەوەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى دەجێڕتەوە لەوەی بەهێزترەکەوە بە چای خۆت دیتیتت، لەبەر ئەوەی شەک و گومان لە ڕاست و دروستی ئەو چیرۆگەدانیە. نەدید إلى الملأ من بني إسرائيل، نەدید ئەوانەی کەوا مەلە لە بەنی ئیسرائیل، گەورە پیاوانی بەنی ئیسرائیل لە دوای موسا إذ قالوا لنبي لهم، کاتێکەوە بە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی خۆیان وت لە دوای موسا عليه الصلاة والسلام ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله، واتە قائید و سەرکردەیەکمان لۆ دەست نیشان بکات تاوەکو لە دوای ئەوەوە لە ژێر ڕایەی ئەوەوە ئێمە قتال بکەین لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالى. قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا، ئەو پێغەمبەرەش پێیان دەفەرمیتن لەبەرەوەی دەیان ناسی، دەفەرمی ئایا احتیمالی ئەوەی نییە کاتێکەوە قتال و جیهادتان لەسەر فەرز دەکرێ و هەروها قائید و سەرکردەتان لە بۆ دیاری دەکرێ، لەوانەیە ئەنگۆ پاشگەز ببنەوە و بەو کارە هەڵنەستن. قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله، تیان لەبەر چی ئێمە قیتال نەکەین و جیهاد نەکەین لە پێناوی خوای گەورە لە کاتێکدا وەقەد ئوخریجنا من دیارنا و ئەبنائنا، لە کاتێکدا ئێمە لە ماڵەکانمان دەرکراینە و هەروها ماڵ و منداڵیشمان بووینە ئەسیر و بەدیل گیراینە لای دوژمن. فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم، بەڵام کاتێکەوە قیتالیان لەسەر فەرز کرا تولوا پشتیان تێکرد ئیلا کەمێکیان نەبی. والله عليم بالظالمين، ئیتر خوا ئاگادار بە کەسانێکی زار مستەمکار. و بە کورتی باس لە ئاەتەکە دیارە خۆشەویستان، مەلە گەورە پیاوانە ئەوانەی کەوا یەملەئونە عیونە الناسی مەهابەتەن وەصدورەهم، کەواتە ئەوانەی کەوا دڵ و دەروون و چاوی خەڵکی لێیان پڕ دەبی لەبەر هەیبەتیان، کەواتە مەلە واتە گەورە پیاوان، کاتێکەوە گەورە پیاوانی هەر قەومێک
ئەوانن کەوا خەم و با بڵین مەسئولیەتی ئەو قەومیان هەڵگرتێ دەفەرمی ئایا نابینی کەوا مەلە و گەورە پیاوان لە بەنی ئیسرائیل لە دوای موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە بە پێغەمبەرێکیان گوت ئیذ قالوا لنەبیین لەهم کەواتە لە دوای موسا عەلەیهی سەڵات وەسەلام چەندین پێغەمبەر هاتینە لە بەنی ئیسرائیل عەلەیهیم السەڵات وەسەلام کاتێکەوە گەورە پیاوان لە بەنی ئیسرائیل لە دوای وەفاتی موسا عەلەیهی سەڵات وەسەلام دەستن لای پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانیان پێی دەڵێن ئیبعەث لەنا مەلیکەن نوقاتل فی سەبیل الله پێی دەڵێن مەلیکێکمان لۆ دیاری بکە واتە قائید و سەرکردەیەکمان لۆ دیاری بکە تاوەکو لەژێر ڕایەی ئەودا لەژێر ئەمر و تاعەی ویدا ئێمە قیتال بکەین لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالى. ئیتر لێردا چەند شتێکی لێ وەردەگیرێت کەواتە ئەوەلەن مەلە ئەسڵ وایە گەورە پیاوانی هەر قەومێک خەمی وڵاتەکەی خۆیان بی و خەمی میلەتەکەی خۆیان بی بە دوای ئەوەدا بگەڕێن چی دەبی تەمایەی سەربەرزی و سەربڵندی ئەو میلەتەی خۆیان کە ئەوانیان بە برا گەورەدانایە. ئەوە یەک. دوو ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى لدواي موسى إذ قال لنبي لهم كاتك وبيغمبريتش خويان قلت كوكو ديارة لدواي موسى عليه الصلاة والسلام سندين بيغمبر هاتية لبو بني إسرائيل حتى وكو دقات عيسى عليه الصلاة والسلام بەڵام ئەو پێغەمبەرە بوو خوای گەورە سوبحانه وتعالى ناوی باس نەکردێ ئیتر چەندین ئەقوال لە ئیسرائیلیات هێنرایەتەوە لە ناو تەفسیرەکان مەوجودە بەڵام کاتێکەوە خوای گەورە ناوی ئەو پێغەمبەرەی باس نەکردێ واتە زانینی ناوی ئەو پێغەمبەرە هیچ شتێک لە بابەتەکە ناگۆڕی مهم بابەتەکە ئەو قسەیە و عیبرەت وەرگرتن لەو قسەیە لەو مەواقفانەی کەوا تێیدا مهم دەستن لای پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی خۆیان و پێی دەڵێن ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله سەرکردەیەکمان لۆ دەست نیشان بکە تاوەکو لە دوای ئەودا ئێمە واتە لە ژێر ئەمر و تاعی ئەودا قیتال بکەین لە پێناوی خوا سبحانه وتعالى. دیارە ئەسڵ وایە کە فعلا ئەوەی کەوا دەکرێتە ئەمیر و سەرکردە ئەسڵ وایە لە ڕێگای پێغەمبەرەوە بی عەلەیهیم السەڵات وەسەلام یان لە ڕێگای کە پێغەمبەر مەوجود نییە عەلەیهیم السەڵات وەسەلام لە ڕێگای شەریعەتی پێغەمبەرانەوە بی کەواتە ئەسڵ وایە سەرکردە و برا گەورە ئەو کەسەبی کە بە پێی ئەو مقیاس و مەعیارە بی کە لە شەریعەتی پێغەمبەرانەوە وەرگیرە عەلەیهیم السەڵات وەسەلام کە طبعا کۆتای پێغەمبەران خاتەمەکەیان و هەروها سەرداری پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە بە هاتنی ئەو دینەکانی تر نەسخ دەبیتەوە ئیتر ئەسڵ وایە سەرکردە لە هەر قەومێک و لە هەر وڵاتێک بەو معیار و بەو مقیاسەی بی کەوا لە شەریعەتی ئەو پێغەمبەرە دەهاتی عەلەیهی السەڵات وەسەلام. قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا پێغەمبەرەکان عەلەیهیم السەڵات وەسەلام دیارە پێغەمبەران زۆر جوان قەومی خۆیان و ئەو کەسانەی کە لە بۆ ئەوان ڕەوان کراینە زۆر جوان دەیان ناسن بە تایبەتی ئەو پێغەمبەرەش کە خطاب لەگەڵ بەنی ئیسرائیل دەکا قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا احتمالي أوينية كوا كاتك كقتال لسرتان فرض ذكري قتال نكن باش جذب بنوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله أوانيش قلتيان لبرسي إما قتال نكين لبينا إخوائي قول لكاتك ذاكوا لسلما فرض ذكر الله إخوائي قول سبحانه وتعالى وهروها مبررات واقعيش هي وقد أخرجنا من ديارنا وأبنائنا لكاتك ذاكوا دجمن إيميلا مالكاني خمان در كرديا وهروها وأبنائنا واتا من دالكان مان ياخذ خيزان ومن دالكان مان بوين أسير لبردستي دجمنان مان كواتا لا يقدا خواي جور فرض كده لا تشيش خواي جور يعني واقعي لسر ما فرض ذكا كوا إيما لمالكان مان در كراين ومالو من دار مان بديل جيراين لا دجمنان مان بلام آية وابو فعلا كاتك وان داوان كر كلبوان دست نشان كرا فعلا قتاليان كر خواهي قرد فرمي فلما فائت تعقيبية فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم كاتك وفعلا قتال لسريا نوسرا واتوكو واجبك خواهي قورا لسري فرض كردن وكل آيات دواتريش بياني دكا كوا خواهي قورا بوحي قائد سركرديت شي لبودست نشان كردن
کاتێکەوە لە سەریان نووسرا تەوەلەو ئیلا قەلیلە منهم پشتیان تێکرد ئیلا کەمێک نەبی پشتیان تێکرد ئیلا کەمێک نەبی دیارە کاتێکەوە پشت لە فەرمانی خوای گەورە دەکەن بە پشتێکردنیان لە فەرمانی خوای گەورە ظەلەموا ئەنفوسەهم بەڕاستی زوڵمیان لە نەفسی خۆیان کرد کەواتە زوڵمکردن ئەوەیە کاتێکەوە فەرمانێکی خوا بەجێ نەگەینی زوڵمکردن ئەوەیە کاتێکەوە سەرپێچیەکەوە خوا قەدەغەی کردێت و بەجێ بینی کەواتە ئەوانە کاتێکەوە ئەو فەرزەی لەلایەن خوای گەورە لەسەریان فەرز کرا ئەو قیتال و جیهادی لەسەریان فەرز کاتێکە ناکرد خوای گەورە بە زاڵم ناویان دەبا لۆیە دەفەرمی والله علیم بالظالمین الله سبحانه وتعالى ئاگادار بە کەسانێکی زاڵم و کاتێکیش بە تایبەتی زوڵمەکە ئەوە بیکەوە کاتێکەوە پێویست بکە ئومەت جیهاد بکە لە پێناوی خوای گەورە و نەیکا ئەوە زاڵمە کە زاڵمیش بوو خوای گەورە وەکو لە سوورەتی الأنعام دەفەرمی وكذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون کەواتە خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە ئومەت زاڵم دەبی بە وازهێنان لە فەرمانەکانی خوای گەورە زاڵمێکیان لەسەر مسەلەت دەکا خوای گەورە زاڵمێکیان لەسەر مسەلەت دەکا بە سەبەبی بما كانوا يكسبون بە سەبەبی گوناه و تاوانەکانی خۆیان جا لێرەدا کاتێکەوە ئەوان بە خۆیان داوایان دەکرد بەڵام کاتێکەوە پێویست بوو لە سەریان فەرز کرا تەوەلەو ئیلا قەلیلا منهم بەڕاستی پشتیان تێکرد ئیلا کەمێک نەبی پشتیان تێکرد ئیلا کەمێک نەبی جا لێرەدا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا کە ئیمام بوخاری و مسلم ئیمام ئەحمەد ڕواتیان کردیە عەبدوڵای کوڕی ئەوفا دەجێڕتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی وەکو لە وانەی ڕابردووە ئەو حەدیثەمان هێناوە لباسي ألم ترى إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت يتر بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي يا أيها الناس لا تتمنوا لقاء العدو دفرمي أي خلشينا بخوتان تمناي روبا ربونوي دجمن مكان وسلوا الله العافية دواب كان خواي قول عافيتان بيبخشي واتا خواي قول عافيت لمالتان لبدنتان لحالتان کەواتە دوورە بەڵابن لە خوای گەورە داوا بکەن فإنكم لا تدرون ما يكون في ذلك لەبەرەوەی ئەنگۆ نازانن ئەوەی کە داوای دەکەن چ ڕوو دەدا تێیدا بەڵام فإذا لقيتموهم فاصبروا بەڵام ئەگەر ڕووبەڕوویان ببنەوە ئەگەر ڕووبەڕووی دوژمنتان بوونەوە ئەجە سەبر بگرن بەڵام پێشوەختە ئەنگۆ داوا مەکەن و لە حەدیثێشکە کە ئەبوو داود و ئیمام ئەحمەد ڕواتیان کردێ عیمرانی کوڕ حوسەین دەجێڕتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من سمع بالدجال فلينأ عنه هر کەسێک من سمع بالدجال پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کەوا بیستتان دەجال پەیدا بووە کە معلومە لە ڕۆژی قیامەت یەک لە علاماتە گەورەکانی هاتنی ڕۆژی قیامەت هاتنی دەجالە کاتێکەوە بیستان دەجال هاتیە هەر کەسێک لەنگۆ بیستی دەجال هاتیە فلينأ عنه با خۆی لێ دوور بگری فوالله إن الرجل لا يأتيه وهو يحسب أنه مؤمن پیاوی وایە کەوا بابلین کاتێکەوە دەجال پەیدا دەبیتن دەچیتە نزیکی دەجال اعتیمادی لەسەر خۆیتی باعتبار ئیماندارە و دەجال ناتوانێت تەئسیر لێ بکە فلا يزال به ئیتر بەردەوام لەگەڕی دەبی حتى يتبعه سبحان الله حتى وەکوای اتباعی دەجال دەکا لما يبعث به من الشبهات لبروي دجال شبهات زوري پێیە کەواتە ئەوش بەڵگەیە لەسەر بەڕاستی ئینسان خۆی لە ئەو جێگانە و لە ڕووبەڕووبوونەوە بپارێزی با زۆر سیقەی بە خۆی نەبی چونکە نازانیدا خۆڕاگر دەبی یان نا ئەو کەسە زۆر سیقەی بە خۆی کەوا ئیماندارێکی زۆر با بڵێن بە یەقینەوەیە بەڵام کاتێکەوە نزیک دەبتەوە لە دەجال ئەوەندە شوبهاتی پێ وای لێ دێ ئیتیباعی دەکات کەواتە ئەسڵ وا خۆت بپارێزی بەڵام ئەگەر گەیشتیش خۆڕاگر بە لۆیە بەڕاستی تەوەکل زۆر سیقە بە نەفست زۆر اعتیمادکردن لەسەر نەفسی خۆت بەڕاستی نەتیجەکەی ئەوهایەکەوە تەوەلەو ئیلا قەلیلا منهم ئەگەر قەزیەکە اعتیمادە لەسەر نەفسی خۆت و لەسەر ئیمانی خۆت و واتە تو خاوەن علم و ئیمان و یەقین و عەزیمەت و غیرەتێکی وای کەوا خۆڕاگر دەبی ئەوەندە سیقەت بەخۆ هەبوو لە بەرامبەر دوژمن نەتیجەکەی ئەوەیە کەوا ئەکثەریەت تەوەلا دەکا پشتی تێدەکا بەڵام اعتمادکردن لەسەر الله سبحانه وتعالى وەکو لە ئاەتەکانی دواتر دێتن ئەوانەی کە خۆڕاگر بوون لەو جەیشەدا لە ناوبەنی ئیسرائیل بەرامبەر بە جالوت کەسانێک بوون کە تەوەکولیان لەسەر خوا بوو سەبریان گرت و پشتیان بەخوا بەستا ئەوجا خوای گەورە نەسرەتی لێ ناردن کەواتە ئەو دوو حاڵتە زۆر جیاوازە تەوەکل لەسەر خوا
عاقبەتەکەی نەسرە بەڵام تەوەکل لەسەر نەفس و اعتماد لەسەر نەفس و سقە بە نەفس بوون نەتیجەکەی تەوەلایە خوا پەنامان بدا ئەوجا ئەو قەلیلە چەندە وەکو زانایان دەفەرمون قەلیل دەبی لە سەیەک کەمتر بی لە بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەربارەی وەسیەتکردن لە سەرمەرگ دەفەرمی الثلث والثلث كثير کەواتە دەفەرمی لە سەیەک زیاتر وەسیەت مەکەن کەسێکەوە لە سەر مەرگە بیکاتە خێر با سەیەک بی سەیەک زۆریشە کەواتە سەیەک زۆرە لێیە کاتێککە دەفەرمی قەلیل واتە لە سەیەکی کەمتر لە سەیەکی کەمتر خۆڕاگر بوو ئەوان کە هەر هەمووی پشتیان تێکرد دیارە عەدەدەکەش چەند بوو وەکو لە بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد بابن ڕواتی دەکەن ڕەحمەتی خوایان لێبی لە بەڕای کوڕی عازە خوای لە ڕازی بی دەفەرمی کاتێکەوە هاتم لە بۆ بەدر کەوا بەشداری بکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمن و هەروە ئیبن عومەر دەفەرمی ئێمەی ڕەت کردەوە لەبەرەوەی ئێمە گچکە بووین ئەوجا دەفەرمی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی کەوا لە بەدر ئامادە بوون باسییان کرد کەوا عەدەدی ئەوان لەقەدەر عەدەدی ئەصحابی تالوت بوون کاتێکەوە لە ڕووبارەکە پەڕینەوە کەوا عەدەدیان چەند بوو ئەصحابی بەدر 15 و300 واتە 300 ئەو هەندە لە ڕوایەتێکە 390 کەس کەواتە 390 کەس بووینە 390 کەس عەدەدی بەدر هەر ئەو هەندەمانەوە لەو هەزارەهای کەوا لە بەنی ئیسرائیل داوای قتال کرد بەڵام لە نەتیجەدا ئەو هەندەی کەوا لە نەتیجە چەند ئیختیبارێک کەوا پێدا ڕۆیشتن ئەو هەندەمانەوە لەگەڵ تاڵوت و خوای گەورەش نەسرەتی پێبەخشین ئەگەرنا باقی دیکە تەوەلەو خوا پەنامان بدا دیارە لێرەدا کات تەواو دەبی بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو بابەتە و زیاتر قسەی لێ دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون